بەم شێوازە بیگرم باشە؟ خۆت لێ وەرگرە هاوکاریکە خراپە. دقەیەک ڕاوەستان بۆ گیانی پارکی شەهیدان و سرودی عێراقی دەست پێکات. لەم ماوەی دواییدا لە کوردستان و هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی و لە هەموو دنیادا هێرش بۆ سەر ژنان زۆر بووە و لەگەڵ هەر ڕۆژێکیشدا زیاتر دەبێت. لە باکووری کوردستان لەسەر دەستی دەوڵەتی دەستدرێژیکەری سوپاکەیدا کۆمەڵکوژی و دەستدرێژی بۆ سەر ژنان هەردەم بەردەوامە. یەکێک لە گرنگترین هێرشەکانی سەر ژنان ئەوەیە کە ژنان لە دووەکەوە هەتا سلێمانی لەبەر هێرشەکانی دەوڵەتی تورک بریندار دەبن و شەهید دەبن، ناچار دەبن گوند و واری خۆیان بەجێ بهێڵن و کۆچ بکەن. بە سەدان کۆمپانیای بیانی کە زۆرینەی کۆمپانیاکان بیانین و سەر بە تورکیان سروشتی کوردستان وێران دەکەن لەبەر بۆمبارانی فرۆکەکانی تورکیا و دەبن لەم هێرشانە بێدەنگ دەبن و هاوبەشی خۆیان درێژە پێدەدەن لایەنە پەیوەندیدارەکان. ئەمە چکەم بیەمە بکێ ئارە وەڵاوی سەمیرەخانە بێنە فەکەس. و قوتابخانەی وەرزشی ئاشکان لە خورماڵ سوپاس بۆ هەردوولاتان گرنگ بردنەوە نییە گرنگەوەی کە هەردوولاتان هەوڵتان ناومانوو بوون و ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی گەنجی تێکۆشەر لە باشووری کوردستان ئامانجمانەوەیە کە توانە و خولیاکانی ژنانی گەنج بخینە گەڕ بۆ کۆمەڵگا و زۆر شانازی بە ژنانی گەنجی وەکو ئێوە ئاکەین. دەستان خۆش بێ، زۆر سپاس، زۆر شانازیتان پێواکەین. دەستان خۆش بێ، زۆر سپاس. پیرۆزبایی لە هەردوو لاکەین، دیارەکانتان پیرۆز بێ و زۆر خۆشحاڵین کە لەگەڵتان نابووین.